امي بحثي شنقالي بكين بريس سعيد جردو سروكي دستا بلندا بن جهلالش يرو شمبيري وجفاكي نهار بعاد ريد جلمه كاي سعيد ما تباش به يدي شنقال بصدان صالايه تشي قلك درد سريان بويه تشي بدهان نفير عامان بويه وقواصني بويه قتل عامي بويه يعني قلك بيقمان بسري خلكي دفري هاتنا لي دست سركنو وداگیر کرنا عرض خلک شنقالي ونها بيقمان درفتا كه البرلمان العراق خفتن سر بيت كرين كاتا قالوا او ميكانيزم كوين كار سردكن جبوكو بالجه بن جبوكو بوي كه بالجت گرين تونزاني چه دستي ودا حوالينو چنه زۆر سپاس پێشەکی سپاس بۆ کەناڵی 24 و بینەرێت کەناڵی 24 و وێ دەرفەتێ هەڵبەت وەکو جەنابەتی ئاگادارەش دەستپێکە دامەزراندنە دەوڵەتە عێراقێ و هەتا ڕۆژە ئیرۆژی پرۆسیسا تعریبکردنا شنگال ئەبەردەوامە لێ خۆرتیا وێ تعریبکردنێ پشتی نسکۆیە ساڵە 1970 وان کل هەفتی و پێنجێ دەما گوندت شنگال هاتینە وێرانکردن و کۆمەلگە زۆرە ملێدا هاتینە دەستە سەرکردن یان هاتینە کۆمکردن هەلبەت پێش وێ پێنگاوێژی هەزاران دۆنەمێت ئەردێ خەلکی مێ شنگال ژێ هاتنە برن و بسەر عەرەبێت هاوەردە منطقە حەویجە یان دەڤەرە حەویجە هاتنە دابەشکردن تایبەت دەڤەرە یان مقاتعە سکێنیە و بارا جنوبی زێدەباری وەیەکێژی گەلک دەڤەرێ دیژی گەلک ئەردی خەڵکێ مێ شنگال هاتە دەستە سەرکردن و بسەر عەرەبادا چێت نافخۆ بن چێت هاوەردە بن هاتە دابەشکردن حالەتی دیژی هەبوون سەرڕای وان هەزارێ دۆنماک و المنطقە یان دەڤەرە سکێنیە و بارا جنوبی بتنێ نزیکی 22,000 هەتا 24,000 دۆنمی بوو هەتا ڕۆژە ئیرۆ خۆیان نەهاتیا بەگێڕان بەلکو عەرەبێت هاوەردا ئەوەی منطقە حەویجە هەتا ڕۆژە ئیرۆژی ژید مفادارن سەرڕای دەڤەرێت دیک و هەزاران دۆنما لێ دەرێژی هاتە دەستە سەرکردن و هاتنە دابەشکردن بسەر عەرەبێت هاوەردەیان بسەر لایەنگەرێت حەزبا بەحسا وی دەمیدا خەڵکێکی چاوەڕێ بوو پشتی هەڵوەشیانە ڕژێمێ و دانانە مادەیە 140 وەکو مادەیەکە دەستوریک و منطقەیان دەبرێت کوردستانیە دەربەر ئیدارە هەرێمێ ئەوەت کێش و بەکێش سەر هەین چارە نویسێوان بێتە دیارکردن و ئاریشێ تێدە بێنە چارەسەرکردن ژوانجی ئاریشە زەبی و زارێت خەڵکی مەبووکو بزۆرێ ژێ هاتبووە ئەستاندن لێ بخابنیڤە بوێ مادێ نەهاتە چارەسەرکردن دیسان هەیئەیەک هەبوویان دەستەیەک هەبوو دەستەیە هەیەت نیزاعات الملکیە العقاریە بوێژی نەهاتە چارەسەرکردن و ما چاوەڕێکردی هەتا بەریڤە دەمەکێ باش بوو بریارش ئالیێ پەرلەمانی عێراقی بان یاسایەک هاتە داڕشتنش ئالیێ پەرلەمانی عێراقی ڤەکو ئەو یاسایت ئەنجومەنە شۆڕەشە بەرێ دەرێ خستین دەرحەق وێ زلمال خەڵکێ مەکری هەموو بێنە هەڵوەشاندن و ماڵ و ملکێ خەڵکیان زەوی و زاردوان لی بێنە بەگەڕیان ئیرۆژی خەڵکێ مێشنگالی چاوەڕێیە و ئەو بریارە بەری بە چەند ڕۆیان ئەو یاسایە بەری بە چەند ڕۆژە هاتیە داڕشتن بکەڤیا وارێ پراکتیکدا یان وارێ جیبجیکردنێدا دا ئەو زڵمال خەڵکێ مەهاتیەکردن بەڵێ کاک سعید هەڵبەتە زێدەتر کورد وەگرنا و بەشێکە تورکمانە جیب تایبەتی لە کەرکووکە لە دەڤەرێندنێ خودان عردێن ڕەسان ئەوان تاپوو هەنە حتا دەبێژن مە تاپوویان ڕەش هەیە یعنی ئەوان بەڵگێن وەسایین تەزبیتگیری هەنە و کەس نەشێت حاشای لێ بکەت کاتە دەبی چارچوبی دەگەل و خەڵکە شنگالێ هیچ بەڵگەیەکێوان هیچ تاپوویەکێوان هیچ ئەدلەکێوان بەردەست هەیە کو ئیزباتە vêyekê bikin fêlen evên erdêwan careke tu zanî jî meselêt yasayî û gelek caran belget xwe هەلبەت بەلگە ئەلبەر دەستێ خەڵکێ مە هەنە و ئەو عقود یان گرێ بەستێ دوانجی البەردەست هەنە چلوان دەبرێت هەکە مش جەنابێتەڕە دیار کردی مقاطعة سكينية وبارات جنوبي الخرابة جار القبر الهجر الهرجي ديت
هەکە ئەو ئەرد هاتیە دەستە سەرکردن بەلگەل بەردەستی خەڵکی هەناکو ئەف ئەرد یان ئەف زەوی وزار ئێوان بوو و بزۆرێژی هاتەستاندن و بسەر عەرەبێت هاوردەیان لایەنگرێت حزبە بەحساوی دەمیدا هاتیینە دابەشکردن هەلبەت دەما پێنگاوێت جێبجێکردناوێ یاسایە بەریبە دەمەکێ دەرکەتی دەرحەق بەگێڕاناوان ئەرداش بۆ خۆدانێ دوانێت ڕەسەن خەڵکە گوێوان بەلگاژی دیارکە ژوان لیجانێت هەکەتێنە پێکانین مەرەما چارەسەرکردنا vê ئاریشێ و ئەزلوێ باوەرێمە ئینشاءالله خەڵکێمە ئیدی زەوی وزارێتوان لیبێنە جاران خەلکی هەوڵدایە بێشتەبان عەرەبێت هاوردە هونێت تاتی بتەعدا و بە بڕیارێکە سەردەمێ حەزبا بەعسا هەڵوەشای هینێ سەر عەردێمە فەرز کردین ئیدی وان هیچ سەردەنا هیچ ئاریەن پەیوەندی دارکردنە ji bo ku ev edilê destêwan da ew belgên destêwan da li ber çav bixin bêjin ev wesaya û bersif çavbûyeke serdan belê li piştî helweşiyana rejêmê leqa partî çendîn car muhawele kir ku kontakta ilgel wan ereba bike û danûstandina jî pêre bike sebaret radîbûna wan bi tenaziliyê erdê xelkê me û careke dîlê vegeriye lê wan her car behanetanîn ku madeyeka destûrî heye bila pê wê madeya ev mesele bête çareserkirin û hikûmeta federal jî helbet li cêbcêkirina wê mada destûrî ku mada sed û çêla kemtir xem bû loma ma û ma heta roja îro bihîviya piştî ev yasaya berî demekê ji perleman derketî sebaret çareserkirina wê êrişê birastî bikeviye warê praktîk de û heq xwedanê dwanê resen vegeriye çê xelkê me li şingal bê yan kerkûk yan xaneqîn yan zimmar yan her devereke diya kewata kak Saîd hiç hewildanekeye li şingalê hiç hewildanekeye ku fi'len ev xelkê ku zerarmend bûye erdogan hat gedagirkirin bêne xirvekirin bêne tew'iyekirin rê bû bête nîşandan edilê wan bêne komkirin پەرلەمانتارێت مەیل پەرلەمانی عێراقی ئەس پێشم کۆنتاکت گەل خۆدان یان خۆدانێت وان زەوی وزارە کرینە و زانیاری و بەڵگەژی بەردەست کرینە ji bo xelkê ئێمەیە شنگال وەکە خەلکێ منتەقا کەرکووکێ و دەڤەرێت دی ئیدی ئەو زلم سەر بێتە ڕاکردن و زەوی وزارێت وان لی بێنە ڤەگێڕانە باوەرم بە چەندین ڕۆژە پەرلەمانتارێت مێل پەرلەمانی عێراقا فیدرال کۆنتاکت خوا خورد کرینە دگەڵ خەلکێمە خۆدانێت وان زەوی وزارە و چاوەڕێنە ku ev yasa îdî bikeviye warê cêbcêkirinê de. Birêz Saîd Cirdoh serokê desteya bilinda bingehê laliş yê Rûşenbîrî û civakî li Baadirê nahiya Baadirê gelme gelê spas.